أول ما الله هسمع وازانين كيمنا دایا پیاوان دەدات بۆ بەکارهێنانی توندوتیژی بۆ ڕێگەیش پیاوسالاوی زاڵ و باڵادەست ڕەوا دەکرێت و بڵاو دەکرێتەوە ئەو ڕۆڵ خەسڵەت و هەڵوێستانەی دیاری دەکرێت. توندوتیژی چییە؟ توندوتیژی هەڵسوکەوت و کردنەوەیەکە بە بەکارهێنانی هێزی جەستەیی یان دەرونی یان بەڕێی ئابووری یان ڕاگەیاندن بە جۆرێک کە بریندارکردن، سوکایەتیکردن، زیانگەیاندن یان لەناوبردن یان ژیانی دەرونی درێژخایەن دەگەێنێت و دەرهاویشتەی بینرا و نەبینراوی لەسەر مرۆڤ و کۆمەڵگە دەبێت. توندوتیژی یەکێکە لە دیارترین ئەو کێشانەی کە لە کۆمەڵگە بەدەستیەوە دەناڵێنێت. توندوتیژیش چەند جۆر و پێناسەی هەیە. لە ڕوانگەی ژینۆلۆژیەوە پەیوەندی کۆمەڵایەتی لەسەر بنەمای هاو ئاهەنگی، ڕێککەوتن، هاوپیشەیی و دیالۆگ گەشە دەکات. ڕێگەی چارەسەرکردنی کێشەکانی نێوان مرۆڤەکان بە شێوەیەکی سەرەکی لە ڕێگەی گفتوگۆ و گێگرتنەوە لە یەکتر کاتێک مرۆڤ لە بری دانوستان و بۆ چارەسەرکردنی کێشەیەک یان بەدیهێنانی ویست و داواکاریەک فشار و هێز بەکاردەهێنێت. بەکارهێنانی هێزی جەستەیی، سەربازی، ئابووری و تەنانەت هێزی زانست و تەکنەلۆژیا لە دژی ئەوانی دیکە بە توندوتیژی ناو دادەنرێت و بەم شێوەیە ئیرادە، ویست و مافەکان پێشێل دەکرێن. دەسەڵاتی دەوڵەت دیاریکردن دیارترین ڕۆڵی هەیە لە دروستبوونی توندوتیژی لە ناو خێزاندا. هەر ئەو توندوتیژیەشە کە لە کۆمەڵگەدا بڵاو دەبێتەوە و ترس و چەوساننەوە دروست دەکات. بۆ پێش خاوەن کارگەکان و بە ئاسانی توندوتیژی بەرامبەر بە کرێکاران دەکەن. هەروەها مامۆستا توندوتیژی بەرامبەر بە خوێندکارەکانیش بەرامبەر یەکتر یان دژی مامۆستاکان پەیڕەو دەکەن. توندوتیژی تەنها سنووردار نییە بەرامبەر مرۆڤ، بەڵکو بەرامبەر ئاژەڵ و سروش بە گشتی جەوهەری توندوتیژی پشت بە دەمارگیری، هەڵەواردان، جیاکاری، پەراوێزخستن و بچووکردنەوەی ئەوی تر دەبەستێت. کەواتە ئەو کەسەی خۆی گەورەتر و بەهێزتر دەبینێت ماو بە خۆی دەدات توندوتیژی پەیڕەو بکات. توندوتیژی زیاتر لەلایەن پیاوانەوە ئەنجام دەدرێت چونکە سیستەمی پیاوسالاری، سەروەری پیاوسالاری بە درێژایی مێژوو بە ڕێبازی جیاواز ئەو شایستەیی وەرگرتووە کە خۆیان بسەپێنن بەسەر ئەوانی تردا و زۆر جار توندوتیژی بەرامبەر ژنان و منداڵان ئەنجام دەدەن. بەڵام لەبەر ئەوەی پیاوانش توندوتیژی بەرامبەر یەکتر ئەنجام دەدەن و دەبنە قوربانی توندوتیژی، هەروەها کاریگەری نەرێنی لەسەر پیاوانیش هەیە. ئەمڕۆ ئێمە وەکو کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواست لە شاری سلێمانی دانیشتین وەکو یادێک یان هەوڵێک بۆ تێکۆشانی ئازادی ژن، ئازادی جەستەیی ڕێبەر ئاپۆ. تۆزێک لە کتێبەکانی ڕێبەر ئۆجەلان و تێڕوانینەکانی ئەو بۆ ئازادی ژن و هەڵسەنگانی توندوتیژیەکان و چۆنێتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکانمان لێرە خوێندەوە. هەڵبەتە بە پێویستمان بینی و بە پێویستی ئەبین هاندەرێک بین بۆ ژنان، بۆ کچانی گەنج بە شێوەیەکی گشتی بخوێنەوە، خۆیان وشار بکەنەوە لەسەر پێوانە و پرەنسیپەکانی خۆپاراستن، گەیشتن بە ئازادی و دیموکراسی، چۆن ژن ببێ بە پێشەنگی تێکۆشانێکی دیموکراتی، چۆن ئاڕاستەی سیاسەتێکی دیموکراتی بکات. گرنگە ژنان بە شێوەیەکی بەردەوام کار بە وشارکردنەوەی خۆیان بکەن. لەو چوارچێوەیەدا ئێمە هەم وەفاداریمانە بەڕاستی بۆ ڕێبەر ئۆجەلان کە خەرمانێک لە نووسین و لە هۆشیارکردنەوە و لە ڕادچڵەکاندنی پێشکەش بە ژنی کورد و ژنانی ئازادیخوازی دنیا کردووە. هەمووەکو ژن بۆ خودی خۆمان تەنانەت بۆ ناو خێزانەکان، تەنانەت بۆ پەروەردەکردنی مناڵ، بۆ ئەو دام و دەستگایەکی کاری تێدا دەکەی و حتا دوایی بە هەرێکێک لەم بوارانە ژن پێویستی بە هۆشیاری تێکۆشان، هۆشیاری خۆڕێخستنکردن، هۆشیاری خۆپاراستن، هۆشیاری پەروەردەکردن، هەموو ئەوانە هەیە و ئەمڕۆژ ئێمە لەو چوارچێوەیە وەکوتم وەکو کۆمەڵێک لە ئازادی خوازان بۆ داواکردنی ئازادی ڕێبەر ئۆجەلان و بۆ پەیاممان بۆ هۆشیاری ژنان خوێندنەوەمان کرد.